خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵا و کارانم مەمشەو بەرنامەی ڕاهەنتان پێشکەشەکەین. کەرکووک کە شارەی کە کورد لە هەر چوار پارچە چاوی لەسەرەتی و دروشمی جیاجیا بۆ کەرکووکەیە، بەڵام ناوەناوە کەرکووکیەکان نیگەران و دڵتەنگن وێڕایەوەی دوژبنی نێوخۆیی و ئیقلیمی هەیە لە ناوخۆشدا. هێز و لایەنە سیاسیەکان تەباو یەکڕیز نین بۆ خزمەتکردنی کەرکووک و بۆ ئەوەی لە کەرکووک سیاسەتی حەزبی نەکرێت، بەڵکو حەزب بخرێتە خزمەتی پرسی نەتەوەیی و نیشتیمانی. لە دوو ڕۆژی ڕابردوودا گەڕێکی تری لە دوانی تونت لە نێوان پارتی و یەکێتیدا لەبارەی کەرکووک هاتارەوە. بە جۆرێکە ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی پەلاماری یەکێتیدا لە شاری کەرکووک و لیژنەی ڕاگەیاندنی یەکێتیش لە کەرکووک و وەڵامیدایەوە. بەڵام کەرکووکیەکان باز لەوە دەکەنەوەن خزمەت و پرسی نەتەوەییان گەرەک نەوەک ململانەی حەزبی. ئەمە جگەلەوەی مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان لە وڵاتانی دەوروبەرەوە هەر ڕۆژە و بە جۆرێکە. کەرکووک لە نێوان ململانەی سیاسی و نێوخۆییدا تەوەریەم شەوی بەرنامەی ڕاهەندە بە میوانداری هەرێک لە بەڕێزان لە کەرکووکەوە بورهان حاجی سلێمان کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها لە هەولێرەوە کاو ئەحمەد فەتحوڵڵا کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان. سوپاس بۆ دومیوانی عزیزم. کاک بورهان سڵاو لێبێ، بۆچی لە کەرکووک کە وەکو ئەوترێت پیلانی ئیقلیمی لەسرە، لە نێوخۆی پیلانی لەسرە، بۆ لە هێزە کوردیەکانیش یەکڕیز و تەبانین بە جۆرێک کە بتواندرێت کۆی سیاسەتی حەزبەکان لە شاری کەرکووکە بخرێتە خزمەتی پرسینەتەوەیەوە؟ بەڵێ سڵاوتان لێبێت. سڵاو لە بەڕێستان. بەداخەوە ئەوەی ئێستا ئەوەی ئێمە کە ئەیبینین ڕاستە کە سراعێکی ئیقلیمی هەرێمایەتی لەسەر پرسی کەرکووک هەیە، بەڵام بەداخەوە هەرە و سراعەیە ئەو ململانێ هەرێمایەتیە ڕنگدانەوەی لە کاردانەوە ناوخۆیەکان کردووە، ڕنگدانەوەی لە پەیوەندی نێوان حزبەکانی حزبە کوردیەکانی ناوخودی کەرکووک کردووە. ئەوەی لە کەرکووکە ڕوئەدا بە دەرنیە ئەوەی لە ناوچەکەدا بە تەواوەتی ڕوئەدا بەشێکە لە ئەم جیاوازیە سیاسیەی کە ئەم دید و ڕوئیا سیاسیەی لە زۆربەی پرسەکانە هەیە، بەڵام بەداخەوە لە بری ئەوەی کەرکووک لە دەروەی ئەو معادلەیە تەماشا بکرێ، بەڵام بەزەقی ئەهێندرێتە ناو هاوچێشەکانەوە وەک ئەوەی بڵێ کەرکووکیەکان ئەو معانات و ئەو نەهامەتیانی کە بەسەریان هاتووە هێشتا کەم بێت و سەرەڕای ئەوەش بێن بە پرسی لاوەچیەوە لە بری پژیریکردن لە کەرکووکیەکان، لە بریمانەوە لەگەڵ کەرکووکیەکان، لە بری ئەوە ئێمە بینین کێشە و گرفتی دیکەیان بۆ دروست دەکرێت. بەڕاستی ئەوەی ڕوئەدا لە شاری کەرکووک وەگوتم ئەو ڕەهەندە هەرێماتی هەیە. ئێمە پێمان وەک یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە ئێمە پێمان وا بوو کەرکووک پرسێکی ناوخۆی چ لە ناو عێراق ناوخۆی عێراقیە و چ لە ناو کووردا پرسێکی کوردی سرفە، پێویست ناکە خەڵکی تر تەداخلی تیا بکەن، بەڵام دیارە دەرهاویشتەی ئەو سیاسەتانە ڕنگدانەوەی ئەو ململانیان لە پێشووترە. هەتاکو ئێستا لە ناو کەرکووکە چ لەو کاتێک کە دەسەڵاتی کوردی لەم ئەم شاری بەڕێوەبەر کێشە و گرفتی بۆ دروستەکرا و دواتریش کاتێک کە ئەو ڕووداوانەی بینیمان و هۆڵانی کە بۆ بەتاڵکردنەوەی ئەو هۆڵانی درا بۆ بەتاڵکردنەوەی کەرکووک لە کورد، کاتێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە مانەوە خۆڕاگری لە شارەکە و لەگەڵ خەڵکی شارەکەیە مایەوە پوچەڵ کرایەوە، بەڵام لە دوای ئەوانەشەوە ئەم کێشە و گرفتانە، ئەم جەنگە دەرونیە بەرامبەر کەرکووکیەکان، ئەم ئازاردانەی کەرکووکیەکان بە جۆرێک لە جۆرەکان درێژەی هەیە و لە پرسێکی تر کاتێک ناکۆکی ئەبینین ئەم پرسە نەتەوەییە، ئەم پرسە کە پێویستی بە یەکڕێزی کورد و ئەگەر ئەو یەکڕێزیەی کورد هەبوایە بوونی هەبوایە بە تاکید بەم ڕۆژە ناگەیشتووە. ئێستاش ئەگەر ئەو یەکڕێزیە هەبێت ئەو واقعبینیە بۆ
پێکاتەی چی دیموگرافی شاری کەرکووک و چ تەنانەت نفوزی ئەحزابەکان هەرکەس قەبارەی خۆی و حەزمی خۆی بە جوانی بزانێت لەم شارە ئەوە ئێستش نەچووە بچیەکە ئێمە بتوانین بە خیتابێکی یەکگرتووی نەتەوەی بە خیتابێکی نیشتیمانی هاوبەش بتوانین ئەم بارەی ئێستا ئەم بارە لاری ئێستا ڕاست بکەینەوە بەڵام بەداخەوە وەک لە پێشوودا ئێمە بینیمان چەندین هەوڵ لەبار برا بۆ ئەوەی ئەم شارە کە ئێستا گەورەترین کێشەمانەوەیە کە ئەم شارە کورد کە زۆرینی ئەم شارەیە بەڵام ئیدارەدانی ئەم شارە بەدەست پێکاتەیەکی ترۆ بەدەست کەسێکی ترۆیە کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئیسپاتی ئەکا کە ئەهلی ئەوە نییە پارێزگارێکی فرەنەتەوە فرەکەلتوری دەوڵەمەندی وەکو کەرکووک بەڕێوە بەرێت. بەڵێ زۆر باشە کاک بورهان ئەگەر ڕێمەولات کاکەوە کەرکووکی ئەوە نییە کە ململانەی سیاسی هێزە کوردیەکانی تێدا بکرێت بەڵکو پێویستی بە یەکڕیزی و پێویستی بەوەیە کە دامێکی نەتەوەی بکرێت. بۆچی ئێستا گەیشتۆتەوە ئاستە؟ بەناوی یازدانی بەرزی درۆڤان سەرەتا سڵاوێکی گەرمی کوردانەی کەرکووکیانە لە جەناب تو لە میوانە بەڕێزەکە و بینەرە خۆشەویستەکان و حەقی خۆشێتی ساڵی نوێی کوردی بەڕێوەیە هەم پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بکەین بۆ نێو یادە بەرزەی ساڵی نوێی کوردیە کاکزانە من دووبارە دیگۆم لە دەنگی فیدباکی خۆمەگە بە برادران کۆنتترۆل بڵی سواس دەکەم بۆی کاکزانە ئەم کێشەمانەیە زانیم بۆ بە پرسی کەرکووک چارەسەر نابێ نانە چارەسەرە بێ بە تاکید ئەو چارەسەر بوو سوپاس. اینجا لە ڕاستیدا پیرۆزبایی ساڵی نوێی کوردی بکەین نەورۆزی هەموو لایەک پیرۆز بێ ئینشاءالله چەند ڕۆژی داهاتووە بەڕاستیش ئەتوانین ئەم بۆنە پیرۆزە بکەینە ویزگەیەکی نوێ بۆ ئەوەی کە قۆناغێکی نوێ و هەماهەنگیەکی زیاتر بۆ چارەسەرکردنی ئەو ئەستەم و لەمپەرانەی کە بۆ شاری کەرکووک و بە شێوەی گشتی بۆ هەرێمی کوردستان و ئەو دۆسیانەی کە هەمانە لە بەغدا هەنگاوی و بەهاوێژین. پێشتر چەند لەسەر خۆمان بووە و چەند کاکزانە دووبارە گوێم لە دەنگی خۆمە بەخوای زۆر مادوومەکە ئەگەر سپاس دەکەم چارەسەریکەی هاوڕێیان ئەگەر ئەوە چارەسەرکەن کاک خەمێکی لێ بخۆن خەمێکی لێ بخۆن بەڵێ چون پێشبینەکەش پێم وتن بۆی تەرکیزی بابەتەکان بۆی خۆی ئەو بێ بەڕاستی ئەوەی کە جێی بایەخە جێی تێڕوانینی هەموو لایەکمانە ڕابردوو چەند هۆکارە ناوخۆیی لایەنە سیاسە کوردستانیەکانە ناو شاری کەرکووک هۆکار بووە یان چەند لە دەرەوە بوو من دەتوانم بە وردی لەسەر بابەتێک زۆر فۆکس بخەمە سەری. ئێمە دەزانین بابەتی کەرکووک و ناوچانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان پەیوەنددارە بە مادەیەکی دەستوری کە پێی دەڵێ مادەی 140. ئەم بابەتە کاتێککە دەستور نووسراوەتەوە ینی بابەتێکی یاساییە کە دواترش دادگای اتحادی زیندووبوونی ئەو مادەی ئەوە کرد ینی پشڕاست کردەوە و ئیدامەی دابی. بابەتەکان هەندێک کێشە و لەمپەر دروستەکرێت کە لە توانا و تاقەی هەم حکوومەتی هەرێمی کوردستان و ئەحزاب سیاسەکان لەوانەیە گەورەتر بێ. ئێمە زیاتر فۆکس نەکەینە سەر ئەوەی کە چەند خۆمان لەو بابەتە هۆکارین و چەند هۆکار بوونە لەو کەم و کوڕی و لەمپەر و ئاسانەی کە بۆ شاری کەرکووک دروستکرا. ئێمە دەزانین لە دوای ئەو بڕیارە سەربەرزانەی خەڵکی کەرکووک بە تایبەتی لە 2/4 کە بەپێی ئەو راپۆرتەی کە بەپێی ئەو مەحزەری کە لە بەردەست منایە ئەنجومەنی پارێزگا کە نوێنەری خەڵکی کەرکووکە بە تێکڕای لایەنە سیاسەکان بە تورکمانی و کوردەوە و کوردش تەمەن لایەنە سیاسەکان بە یەکگرتووی ئیسلامی بە پارتی کوردستان بە یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە قەراری کەرکووکیەکان درا بەوەی کە چیدی ئێمەی کەرکووکیەکان هیچ لە بەغداشین ناکەین و بەداخەوە دایم نەگەوەی کە خۆشیان وەستان نەوەستان لەو مافەی کە مافێکی ئەوەیە کە بۆ کورد دەسەبەر بکرێ بەڵام لەگەڵەوەشە داعشێک زنوو بوو بۆ ئێمەوە بەداخەوە شەهیدێکی زۆر و بریندارێکی زۆرماندا. ئەنجومەن کە نوێنەری هەموو لایەک بوو بڕیاری بوێرانەی خۆیدا بۆی کە ریفراندۆم ئەنجام بدرێ و ریفراندۆم بۆەوەی کە ئێمە پەیامی خۆمان ویستی تاکی کورد بە ئازادانە بە ڕەوڕەوەی دیموکراسی نیشانی هەموو دنیا بدەین کە ئێمەش بەشێکی لە هەرێمی کوردستان و ئەو بە تێگڕا پاکێجێکمان پێ کە پێویستە گوێمان لە بگیرێ و قەزەی کورد بە شێوەی گشتی وەکو یەک پاکێج چارەسەر بکرێ. ڕاستە ئەمڕۆ هەموو ئەم بەرنامەیە زیاتر فۆکسەکە لەسەر کەرکووکە بەڵام کەرکووک بەشێکە لە هەرێمی کوردستان و ئەو بەشێکە لەو لەمپەر و کێشانەی کە بەداخەوە
حکومەتی عێراقی و حکومەتەکانی ڕابردوو پێش عێراقی نوێش بەردەوام نەک بە تێڕوانینێکی دەوڵەتداری و چارەسەر بۆ ئەو دۆزە بگرە بە دروستکردنی لەم پڕ و کێشەی بەردەوام بۆ ئەو بابەتە بۆ ئێمەی ئاستەنگی گەورەی دروست کردو کە بەداخەوە ئەنفال بەداخەوە کیمیابارانی ئێمە بەداخەوە ئەو ڕووداوانی کە هەمووی تاڵ بووە هەمووشمان شەریک بووینە و قوربانیمان داوە بۆیە ئەگەر ئێمە یەک ڕنگ یەک دەنگش نەبین لەسەر هەندێک بابەت بەڵام دەتوانین یەک هەڵوێست بین لەسەر بەرژەوەندێن نیشتیمانە نەتەوەیەکانی کە پەیوەنددارە بە ئاسایشی نەتەوەی ئێوە بەواتە ئەرکی کەرکووک پاراستنی کەرکووک تەنها لە ئەستۆی کەرکووکەکان نییە و لاینی سیاسی بتوانێت ئەو بارە کۆکو جەنابەتدان باسێک و میوانە بە ڕێزەکەش باسی کرد بێوە ڕاستی کاتەوە ئەمە دەکرێت وەکو پاکێجێکی سیاسی دەوڵەتداری لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی سەرۆکایەتی هەرێم سەرۆکی حکوومەت و پەرلەمانی کوردستان وەکو سێ ئۆرگانی شەرعی ئێمە ئەم کەیسێک بکە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیە حکوومەتی فیدراڵ لە عێراقا ئێمە بەم تێڕوانینە سێریکەین بەواتە ئەگەر هەر هۆکارێ هاتتە پێشەوە ڕووی داوە ئەمێ دەبێت بزانین ئیدارەیەکی هەڵبژێدراوی هەبووە کەرکووک بەداخەوە زۆر بەداخەوە بەبێ ناوهێنان بەبێ کە خوانە خواستە برینی ڕابردوو هەڵدەینەوە ڕێکەوتنی دوانزەی ڕەشاد و دواتر ئەوی کارەساتی کە بەشێک لەوانەی کارکتەرانەی کە لە شانزەی ساڵی 2017 کە ئەو ڕووداوە کە ڕوویدا بەداخەوە بینیمان معادلەکەی لە کورد نەکتێکدا بە ئاستەنگی و ئاسارێکی خراپی برد بەڵام ئێستا ئێمە توانین چی بکەین ئێستش درەنگ نەبووە دەتوانین باشە بەڵام لەنوێترین لە دواندا ئەندامی مەکتەب سیاسی پارتی مەسەلەن هێرشە کاتە سەریەشێتی ئەمەش یەشێتی وەڵامیەداتەوە یعنی ئێوە خەریکی چین من ئەمە تەسەورەکەین ئەمە کاکەزانە ئەمە یەکش بە جەنابتان بڵێن و بارودۆخی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لەو قسانەی کە بەداخەوە کە لە ڕانیە دەبینین و لە سلێمانی دەبینین و ئەو حداسانەی کە ئێستا کە دوور و نزیک بە تایبەتی کە بانگەشەی هەڵبژاردن دەستی پێ کردووە ئەنی هەندێک بابەت دەوەژێندرێەوە بە تایبەتی ئامانجیش حکوومەتی هەرێمی کوردستان و دەناوی شاپارکەوەگەدری پارتمکای کوردستان و ئەو کارکتەرە ئیداریانە دەگرێتەوە ئامانج کە دەبینین ئمڕۆ لە زمنی ئەو بابەتە تەواوبوونیان تەواوکردنیان بەتاڵکردنی بانقەکانی سلێمانی دەبینین بەداخەوە ئەو بۆنی خوێن و شعلەی نیفاق و شەڕێکی ناوخۆی تر لە ڕانیەوە دەبینین و بەداخەوە لە سلێمانی لە چاڤیلاندۆ دەبیسین ئەمە لەگەڵ ئەوەی کە فۆکسی منی تۆی منی کاکبورهان و من و کەرکووکی و من و معاناتەکان ئەمە لەوە سەرچاوی گرتووە ئێمە دەڵێن پێویستە چارەسەری کەرکووک لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر ژمارەیە ناو بۆ ئێمە تاقیکردنەوە هەبووەوە تاقیمان کردێتەوە ئێمە لەگەڵ ئەوەین لە کەرکووکە کوردیەکی کوردانەیەکی باش کە لاینە سیاسەکان لەسەری ڕێکەوە من مەسەلەن وەکو ڕۆژنامە نووسی چم نەبیستوە لە سلێمانی لە ڕانێری چم نەبیستوە بۆچی چ ڕەبتی بە کەرکووکەوە ئێمە ئەو لە دوانە گرژانی نێوانی چەتی و پارتی چ ڕەبتی بەوە هەیە بەشێک من یەکش بە جەنابەت دەڵێم ئێمە من دەڵێم بەڕێزەوە کاکزانە ئێمە وەزعی حکوومەتی هەرێمی کوردستان بارەدۆخی ئەمڕۆ خوێندنەوەیکی دروستی عەقڵمەندانی بۆ دەکەین هەر لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکێک بە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە ئەمڕۆ هەم ئەم وشەکانی کە ئاراستەی ماڵی سڤیل و بازرگانی ئەم وڵاتە کرا و لەگەڵ ئەوشە تهدیدی وڵاتە ئیقلیمەکان بۆ سەر هەرێمی کوردستان هەر لەگەڵ ئەوشە ئەوانەی کە لە بەغداوە و ئەو میلیشیادانەی کە گوێمان لێتی هەر ئەوەی کە لە ڕانیە بانگەشەی ڕوخان و بنکۆڵکردنی ئەم حکوومەتە هەر ئەوەی کە بانقەکان لە سلێمانی پارێتیان نامێنەوە هەوە ئەمانە کاک زانە مرتبطن ینی مەسیجەکان دیارن زەخت و زوقۆداتێکی زۆر لە ئەو بابەتە دەکرێتەوە کەرکووکش زمینی ئەو پاکێجەیە ئەنی ئێمە کە ئەمەی دەیڵێن من نامێ فۆکسی بابەتەکان تەنیا مقەیەن کەم لەسەر بەڵام ئەوە دەبیسین تۆ ئەتوانی بڵێ کاکزانە من ئاگام لەوەی لە ڕانی ڕوویداوە چییە چینەوتراوە ئایا ئەوەی کە ئیسەی دەیڵێ بە ناوی یەکێتیەوە نایڵێ من گوێم لێتی گوێم باشکرا لەش میدیاکان دەوترێ ئەوەی کە یالا من نامی پاکێجەکان تێکەڵکەین ئەنی بەرپرسایەتی بەناو خەناویەکێتی نیشتیمانی کوردستانش خەڵکانێکی دەوڵەتمەدارەوە پێیان باشەوە گوێمان لە قسەکانە کچێوانێک کە لە حکوومەتن و چی و بەلایەنێت کە پێشتر مەکتەبی سیاسی بنەوەی لە دادگای بابەتە ناویەکێتی بەڵام ئەوەی کێشەی بۆ ئێمە بۆ لە کەرکووکە یەکش بە جەنابەت بڵێم ئەو فۆکسانە چەند زەخت بکرێت دەگەڕێن لە نوکتە زوعفەکان دەگەڕێن لەو شوێنانەی کە بۆ نمونە کورد زیاتر مهتەمە پێی ئێمە کاکزانە بە سەراحەتەوە بابەتی کەرکووک بابەتێکی گرنگە باشە کە گرنگە حکوومەتی هەرێم ناتوانێت لە کاتی خۆیان موچە دابەش بکات چ ڕەبتی بە کەرکووکەوە هەیە مەسەلەن بۆ فۆکەسی خەڵک بێتە سەر کاکەزانە ڕەبتی زانین چۆنە کاکەزانە ئەو حکوومەتی هەرێمی کە ناتوانێت موچە دابەشکە
ئەوەیە کە پارەکانی پەروێزخان و باشماخ و بانکەکانی سیمای پارێتیان هاتەتەوە مانگی یەک لە هەولێر و 25 میلیارد دینار بە پارە بنراوە بۆ سلێمانی لە مانگی شوبات داهات سفرە بێتەوە کۆتایی پێتێ بۆ 9,000 مامۆستای بەڕێزی شاری کەرکوک موچەخۆرە لەسەر ئیدارەی خوێندنی کوردی لە شاری کەرکوک لە هەولێر و پارەی بۆ دەڕوا لەوێ موچەی پێ ناکات بابەتی بنزین و بابەتی کێشەکانی ئەو ئەقلایەن دروستەکرێت کاکەزانە هەمووی مرتبطە کاکزانە ئەم کاکە تۆ باسی واقعەکەی منۆکو ڕۆژنامە زەو پرسیارەکەم خودی وەزارەتی داراییڵەیە بۆ 150 میلیارد دینار بۆ بەڕێزت تێناتەوە سەرەوە لە سلێمانیەوە دابین بکرێت 150 میلیارد دینار موچەکە 900 میلیارد دینارە ینی چ ڕەبتی بۆ 150 میلیارد دینارەوە هەیە کەرکوک چ ڕەبتی بەم بە 150 میلیارد دینارەوە کاکزانە کاکزانێک چوە جەنابەت بڵێم مەبەست ئەی ئەو موشەکانی کە ئاراستەی باخ و بازرگان و ماڵی سڤیل و تابەتێک لە هاوڵاتیان دیارە عەرب بووە دیارە ئەوەی کراوە ئەوە چی ڕەبتی هەیە بە مۆزوعەکان کاک ئەمە ئالۆزە ئەنی من پێم خۆش ئەگەر تۆ یارمەتیم دەمێن زۆر یارمە بۆ نمونە تۆ باسی وەکە حکومەت هێرم پارە تاخیرەکە ئەوەی وتەبێژی حکومەتی هەرێمی کوردستان سەر بە حزبەکەی جەنابتە ئەوەی جێگیری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانە سەر بە حزبەکەی جەناب ئەوەی وەزیری داراییە کە لەسەر قاسەکە سەر بە مەلەفەکان تێکەڵ نەکە بۆیە سێرکە ئەمە نامانە تێکەڵ نەچێکە ئەم بابەتە ڕەبتە بێ بۆ کۆ تۆ فۆکسی تۆ کۆ کاتۆ لەسەرەوەی کە ئێمڕۆ گیرۆدەی موچەت ئەنی بابەتی موچەت بۆ دروستەکە بەڵام بابەتی کەرکوک تعریب بەردەوامە و لەگەڵ ئەوشام ینی بۆی موچە لەبیر خەڵک بچێتەوە بۆی کە پارە لە بانکی پارە ینی بۆ ئەوەی خەڵک بڕۆ ململانەکە بچێتە کەرکوک بەڵێ باشە بەڵێ بۆی کە کەرکوک لە بیرت بچێتەوە لە بیرت بچێتەوە باش زۆر باشە کاک بورهان ئێوە مەکتەب سیاسیی پارتیەڵێ ئێمە بە سەربەرزیەوە گەڕێنەوە کەرکوک وەک یەکێتی بە سەرشۆڕی لە کەرکوک نابین ئێوە چۆن لە کەرکوکن و ئەو بابەتە چ ڕەبتی بە موچە و حکوومەتەوە هەیە کاک بورهان حاجی سلێمان والله من نازانم چ سەربەرزیەک لە هەڵاتن و ڕاکردن لە شارێکە هەیە کە شاری خۆتە چ سەربەرزیەک لە بەجێهێشتنی خەڵکی خۆت هەیە چ سەربەرزیەکە لەوەیە ئەو شارێکی گەورەی گرنگی خۆت کە ساڵەهای ساڵە کورد قوربانی بۆ ئەدا تەسلیمی دەستی دژمنانی بکەیت لە قومارێکا بیدۆڕێنی ئەمە چ سەربەرزیەکە بەپێچەوانەوە ئەی بۆچی مانەوە لەگەڵ خەڵکی خۆتە سەرشۆڕی بێت ئەگەر مانەوە لەگەڵ خەڵکی خۆتە ئەگەر پارێزگاریکردن لە کوردبوونی کوردستانی بوونی شاری کەرکوک سەرشۆڕیە ئەوە نەک من هەموو تاچێکی کورد ئامادەیە لە هەر چوار پارچەی کوردستان ئەو سەرشۆڕیەکە ئەوان بە سەرشۆڕی دانن قبوڵی بکات مانەوە لەگەڵ خەڵکی خۆتە هیچ کاتێ سەرشۆڕی نیە سەربەرزیە ئێمە تەنها نابێ بۆ ئەمتیاز لەگەڵ کەرکوکیەکانە بینەوە کاکاوە ئێستا ئەوایە لە شارەکەی خۆی وایە لە شارەکەی خۆی خزمەت بکات نەک لە هەولێرەوە داخل بێ لە بەرنامە لەگەڵمانە ئەمە کێشەی ئێمە لە سەرەتای پرسی کەرکوکەوە ئەمە گەورەترین کێشەمان بووە ڕامان کردووە ئەم شارەمان جێشوە دواتر مفاوەزاتمان بۆ ئەوە کردووە تەشەبوسمان بۆ کردووە پاڕانێتەوە پلانماندانەوە چۆن بەشێک لەو خەڵکەی ئاوارە بووە بیگەڕێنەوە ئێ باشە کاکە بۆ بەجێ بێڵێن یعنی ئەگەر ئیمتیازی نەوتیانەما بۆ بەجێ بێڵێن دەسەڵات و شەقوەشاندنی تیانەما بۆ بەجێ بێڵێن بۆچی ئەمە لە کاتێکات کە دەستکەوتی مادی تیانە بێ ئەم شارە وەکو ناوچەیەکی سوتاو مامەڵی لەگەڵا بکەین و بخچەمان بپێچینەوە جارێتر ئەم شارە جێبیاڵینەوە ئێمە بێ لەم شارەدا بمێنینەوە لەم شارەدا خەبات بکەین لەم شارەدا ئەو باڵانسەی بەهۆی ئەو هاوکێشە ئەقلیمی و جیانی کە لەسەرمان بوو زائیدەن ئەو سیاسەتە هەڵەی کە خۆمان پێڕۆمان کردو بوو کە بووە هۆی لە دەستدانی ئەم شارە ئەبێ هەوڵدەین ئەوانە ڕاز بکەینەوە ئەمانەش بە خەباتی سیاسیەکرێ بەوە ناکرێت تۆ بڕۆی ئیتیفاق لەگەڵ لایەنێ بکەیت و اتفاق لەگەڵ چێ بکەیت بەسەلەن بەڕاشکاوی بۆ کوچەکە ساکەیت کاک بورهان اتفاق لەگەڵ چێ مەبەستت چییە مەسەلەن بەڕوونی کاکە جان ئێمە لێرە کۆمەڵە پێکاتەی تر لەگەڵمانە لەم شارەیە ژێن ئێمە ئەوەی ئێمە ئەبێ اتفاقیان لەگەڵا بکەین تورکیا نییە وڵاتێتر نییە ئەبێ لەگەڵ خەڵکی شارەکەی ئێمە تەبابین ئەو سوء تەفاهومی لە ڕابردوودا هەبوو ئێمە هەوڵدەین ئەمانە چارەسەر بکەین فشارێ بخەینە سەر حکومەت باشە ئێمە ئەم شارە جێبێڵین و بڕۆین لە دوورەوە باسی بکەین حکوومەتی عێراق چ منەتێکی پێەیە تۆ لەو دوورەوە هەر بۆ خۆ دەنگیدا ئەڵێ دەنگیدەوە لە دوورەوە خۆشە لە دوورەوە ئاسانە تۆ بێ باسی کوردایەتی پێ وەرە لە ناو شاری کەرکوک کوردایەتێکم بۆ بکە وەرە هەوڵدا لە بەرامبەر پرۆسەی تعریب کە ئێستا وجودی هەیە لە شارەکە و
هەروەها ئەو سیاسەتە هەڵانی کە پارێزگاری ئێستای کەرکووکێک کە وەرە قورسایی خۆت بێنەوە ناو ئەم شارە لە بری ئەوەی کەرکووک بکەیت هەر کاتێ کێشەی موچە هەیە بێ لەلایەکە کێشەی شتێکتر ململانەیەکی حزبی لەسەر پرسێکی تر هەبێت تۆ بێ لە کەرکووک دەی جارێکی تر ئەم ئاگرەکە گەرمەکەیتەوە و کەرکووگەکەیتە قوربانی ئەو دۆخە. ئێمە پێویستە لە بری ئەوەی بەو شێوەیە مامەڵە لەگەڵ پرسی کەرکووکەکە بکەین وەکو کەرکووک زامێکی نەتەوەیە بە تەنها زامی یەکێتی نیشتیمانی کوردستانیە هەرچەندە بەو ئەرکە هەڵساوە کە شانی داوەتە بەر ئەو بەرپرسیارەتیە بەڵام ئەگەر بیت بە وجدان وسێک ئەمە بەرپرسیارەتی هەموو کوردە ناکرێت تۆ بۆ کولانەوەی بریدی کەرکووک بۆ ئەوەی ئازاری یەکێتی بدەیت بۆ ئەوەی زەخت فشاری لەسەر یەکێتی دەی بێ برینی کەرکووک بکوڵێنیتەوە. دەی ئەم خیتابە لەم کاتە حساسەدا لەم کاتە هەستیارەدا لەم کاتەدا کە ئێمە وەکو کورد لە وەکو سەرەتاوە باسمان کرد لە هەموو کاتێ پێویستمان بەوە زیاتر بۆیە کە یەکدەنگ بووین بە تایبەتی لە ناوچەدا بڕاوەکان بۆی هیچ نەبێت تۆسی ئەم بارە ڕاستکەینەوە و خوێنەوەمان هەبێ بۆیە ئێستا لە جیاندا ڕوودا کێشەی کورد کارزانە کێشەی کورد مشکلەی قیادەی کوردی ئەوەیە کاتێ داعش دێ پلانی بۆ دوای داعش نییە کاتێ دوای داعش دێت پلانمان نەبووە بۆ قۆناغی داهاتوو ئێستا ئێمە جیهان لە بەرامبەر عفود سەداکە زۆر ئەگەر چارەسەر بکرێ ئێستا ئەوەی ڕووەدا لە جیهانە تەبخەیەکی سیاسی زۆر گەورەیە عالەمیە بێ کورد حەکیمانە مامەڵە لەگەڵ ئەمەیە بکە نەچێتە ناو ئەم سراعاتانەوە مەسەلەی تۆ بێ لەبەر ئەوەی من نەمهێشتۆ جارێک غازەکەش وەکو نەوت بەتاڵان بەری بیخیتە بازاڕی قمارەوە و لەم سراعە گەورەیە کە زۆربەی وڵاتان ئەمریکا بە ئەمریکایی خۆی لادا لە رووسیا ناچێت بەرە ڕاستە خۆ لەگەڵیا بجەنگێت زۆربەی ئەو وڵاتانی کە پێشتر وعد و عودیاندا بوو بە ئۆکرانیا کە نابێ ئێستا پشتیان تێکرۆ بە مەرجێ گوڵا ئۆکرانیا وەکو جوگرافیا ئۆکرانیا وەکو سەرچاوەی خۆراک وەکو زۆر شتی تر گرنگی تایبەتی خۆی هەیە لە چاو هەرێمی کوردستان و ئەگەر بەراوردکەی لە ئاستی بەراوردکردنی شانی ئەسڵەن تۆ بێ جارێکی تر بە غاز نەبوونی موچەوەی کاکاوایڵێ کاگورهان نەبوونی موچە نەبوونی موچە و نەبوونی پارە لە بانقەکان پەیوەندی بە کەرکووکەوە هەیە کاکە نەبوونی موچەوە خۆیان هاوارەکە نەڵێن حکوومەتی بەغاد و 100 ملیارەکەی نەناردووە ناتوانین موچە دابش بکەین بەڵام بۆ تێکەڵکردنی ئەوراقەکان من نازانم ئەوەی باسێکن هەر جارێک ئەم حکوومەتە کێشەی ئەم حکوومەتە لەوەیە هەر جارێک کە قەیرانێک بەهۆی خراپی ئیدارەدانی خۆیەوە بەهۆی خراپی سیاسەتی خۆیەوە بەهۆی نەبوونی پلانی خۆیەوە بەهۆی بەتاڵانکردنی سەرۆت و سامانی خۆیەوە بەتاڵان فرۆشتنی نەوتی خۆیەوە لەم دۆخەدا هەر کاتێک تووشی قەیران دێتەوە ئەوێت لە کوردیاڵەن دەسە پیسەکەی خۆی بە خەڵکی ترا سڕێتەوە دەسە چاورەکەی خۆی بە شایانی خەڵکدا دایمە لە پاساوێک لە عوزرێکە گەڕێ بۆ استهلاکی مەحەلی خۆی بۆ ئەوی بە خەرقەکە بڵێ ئەوە هۆکارەکەیەتی بەڵام خۆ خەڵک ئەزانێتی ئەگوزەرێ ئێمە ئاگامان لێیە کە هەر کاتێک هەموو مانگێک ئەگەر 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەو 200 ملیارێکە حکوومەتی بەخایرێکە تاخیرە بێت ئەمان لێرە تەنانەت ئەو پارەی کە لە داهاتی نەوتیش دەستیانەکەی لە داهاتە ناوخۆیەکان جستانەکەیە گرن بەخۆیانەوە متمانە نییە دابەشی ناکەن ئەو پارانە هەتاکە ئەو 200 ملیارە نێتە خۆتوە ئەو 200 ملیارە گەر تۆ ئەوەندەی لێ دەکە سێ بەشی زیاتر لە وزارەکان خۆ ئەتوانی موچەکان بێ بەڵام تۆ ئەوەش ناکەی بۆچی نایکەی لەبەرەوەی متمانە نییە متمانەی خۆیان دۆخێکی وایان دروست کردووە سیاسەتێکی ئابووری ئەوەندە غەڵەتە سیاستکردنێکی ئەوەندە غەڵەتیان کردووە بۆ کەرکووک کە پرسێکی نیشتیمانی و نەتەوەییە کاک بورهان بۆ کەرکووک ینی بۆ ململانەکە لە کەرکووک بۆ لە هەولێر نیە بۆ لە سلێمانی نییە بۆ لە کەرکووک ئەوە چڕەکرێتەوە و ئەبێ بە لێدوانی گرژوت بەتەکید وەکووتم کەرکووک زانێکی نێونەتەوەیە زانێکی قوڵە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بمانوێ نەمانێ بەرپرسیانێتی داوەتە بەرپرسیارەتی ئەو شارە و ماوەتەوە لەگەڵ خەڵکەکەیە بۆیە بۆ تەصدیرکردنی مەشاکلەکانە بەڕاستی ئەو فشارێک کە ئەکرێتە سەر حکوومەتی هەرێم لە ناو هەرێمی کوردستان ئەوێ فڕیداتە دەرەوە
بۆ لە بیربردنەوەی چەند پرسێکی ترێ فریداتەوە باشترین شوێن چۆدە کەرکووکە وەرە کەرکووکی بریندارە مادەیەکە ئەتوانی قسەی لەسەر بکەی ئەتوانی زۆرمیەتی تیمساحی بۆ هەڵڕێژی ئەتوانی زۆر شت بکەی لەگەڵیا بەم شێوەیە مامەڵە لەگەڵ پرسی کەرکووکاکرێت بەداخەوە کەرکووک گوناحە بەم شێوەیە مامەڵە لەگەڵەکەی ئەسڵەن گوناحە بچێتە ناو ململانی حزبیەکانەوە بەڵام خێرە لە بەهتەنها لەبەر ئەوەی ناوچەی نفوزی خۆت نییە ئیتر تۆ وەکو ناوچەیەک وەکو قۆچی قوربانی مامەڵە بەم شارەوەکەیت زۆر باش کاک کاوە بۆچی کەرکۆگە گلێنەوە ململانیانەوە بۆچی وەکو ئەو بقعە مقدسە کە ئێوە پێڵێن دڵ و یەکێتی پێڵێ قودس مامەڵی لەگەڵ ناکەن کاک زانە من کاک بورهان نازانیان ئەگەر کادرێکی یەکێتی نیشتمانی کوردستان بێتە سەورەکەم ئەگەر نا من لە خزمەتی بمێنم لە هەولێرەشی بەم و هەم نووسنگی کاک قوبات کە هەمدامی سەرکردایەتێکێتیە و هەم جێگیری سەرۆکی حکوومەتە و هەم ئەو بەڕێزانش بە وەزیر و شت بەشدار لەم حکوومەتە ئەنجا حکوومەت دەسی پیس نییە ببوورە و پەندی پێشنیانشی بەهڵەوە دەست چەورەکەش من نازانمانی بەغەدر بوو کاک بورهان بە سیغەیە قسەکانی ئەم حکوومەتە بەشەکە یەکێتی ئەڵێ شەریکم ناڵێک بەشدارشم مانی بە بەشەی بەشداری ڕازی نابێ بەڵام من پێم خۆشە یەک شتێ بڵێم سەبارەت بە جێهێشتنی کەرکووک کاک بورهان هیجرەت نازانم ئەگەر لی تێبگەیان تێنەگەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هیجرەتی کرد لەژێر زوڵم هیجرەتی کرد ئەگەر عیب بێ ئەترەوە بۆ جوابەکەی بۆ تۆ دێڵمەوە کاکاو ئێوە ئەو هیجرەتی خۆتان ئەو جێشتنەی کەرکووک بە هیجرەتی پێغەمبەر درودی خوای لێ بێتە شوبێنن بۆکو هیجرەت ناوێ بەم نانا ئەوە ئەیشوبێنن کاکاوە ئێوە بەرامبەر یەکێ شوبێنن هیجرەت هێبوو وەکو چۆن لە دینی ئیسلام پێغەمبەری نازانمان صلی الله علیه و سلم و ڕێبازی بارزانی نەمر فێری کردوین ئێمە ناتوانین خۆ بچەمێنین و دوایی ئەسەن هە جەماعەتی 16 ئۆکتۆبر خیانەتکاران 16 ئۆکتۆبر قەرار نەبوو شارەکە بەجێ بێڵن قەرار نەبوو شارەکە بەجێ بێڵن لە 12 مەسە بەڵگەکانە خەمە ڕوو بۆی یەک کاک بورهان نازانم کاکاوە کەوانەیە کاکاوە من بە تاریخی لێم ببوورە ڕێگەت پێدەم ببوورە بەڵام تکاکی برایانە لا گفتوگۆکەتانە پیرۆزیە دینیەکان لەگەڵ ئیجازەم بەرێ ڕاکردێتێکەکەڵ مەکەن شعوری خەڵک بۆ ئێمە مهمە لە بەرنامەکە شعوری سەدانەوەی خەڵک مسلمانە مەیشوبێنن بێکتر بەخوا کارزانە ڕاستێکم ئەنی ڕاستێکم و ئیجازەم بەرێ باشە سەبارەت بەوەی کە هیجرەتمان کرد سەربەرزین هەم پێشەوە محەممەد صلی الله علیه و سلم هەم جەنابی بارزانی نەک تەنها لە کەرکووک هیجرەتی کرد لە کوردستانی باشوور هیجرەتی کرد بە کوردستانی ڕۆژهەڵات لەوێش هیجرەتی کرد بەرەو اتحاد سۆڤێتی لەوێوە هاتەوە بوو بە سمبلێکی نەتەوەی بۆ هەموو کوردستان هیجرەت لە شۆڕشا سەربەرزیە خۆ تەسلیمکردن و سواری تاهۆ بوردن ڕەشەکە و ئەمە بڵێ لە تەلەڤیزیۆنە عیب و من مردنە ئەمە بڵێ عیبە ئەمەیە ها هەموو ئەو کەناڵانەی کە و ڕۆژانە کە کەرکووکە کراو پێشمەرگەی قارەمان کاکە ئەوەی ڕابێ ناتوانێ ئەمە دروستکە کاکە بورهان جوان سێرکە ئەوەی ڕابکە ئەمەی پێ دروست ناکرێت بەڵام چی بکەین بەداخەوە کاتێک لە ناو کورد و لە ناو حزبێکی شۆڕژگەڕی وەکو یەکێتی نیشتمانی کوردستان تاقمێکی خیانەتکار دروستە بێت و ئەوها لە یەکێتی و لە کورد و لە هەموو کوردستانەکە ئەو بابا نەچینە سەر بە کاکزانوتیم باسەوە ناکەین با برینەوە هەڵ نەدەینەوە یەک خەڵکی کەرکووک و خەڵکی بە شەریفی کەرکووک لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران سیقەی بۆ کەوادی پارتی گەڕانەوە و باوەڕی پێهێنا بۆی کە کاندیدی پارتی لە شاری کەرکووک دەنگی یەکەمی سەربازنەی کوردی عەرەبی تورکمانیە کە ئێستا بە سەربەرزیەوە نوێنەری من و جەناب تشە لە جێگەری پەرلەمانە لە عێراقا کە حزبەکەی جەناب تش دەنگی پێنەدا بۆ ئێمە بە سەربەرزین ئێمە ویسمان و وتمان با بۆنەی ئەم بۆنەی یا نەورۆزە بکەینە بابەتێک وەکو چۆن نەتەوەکان بابەتی تایبەتیان بۆ خۆیان دروستکۆر لە بۆنەکانە یەکەگرنەوە نزیکە بنەوە بەداخەوە کاک بورهان ئەمەی وا تۆ هەڵت کێشاوە بەرامبەر بە پارتی و بەرامبەر بەم حکوومەتە تەسەوەرەکەم هەشتێکی شعبیش هەر ئەوەیە وتکەیوت و فلان قادمون إلى أربيل وەوەی کە گۆمان لێبوو نابێ وا بڵێت هەولێر مڵکی من و تۆیە کەرکووک بەشێکە لە دەستەی من و تۆ بەڵام با تێڕوانینمان جیاواز بێ بەڵام بەو سیغەیە با بەرامبەرێک نەدوێن بۆیە کەرکووک و کەرکووکەکان باوەڕیاندا بەوەی کە پارتی مکای کوردستان بە غیابی بارەگای بەوەی کە بارەگاکە ئیمڕۆ معسکەرە تو ئەگە جەنابەت کاکە بورهان چاک شارەزای هەر لەو کەناڵی کەیسەر ئیمام قاسم دەرەچی بڕۆ بەرەو شۆراو بارەگایەکی حزبێکی سیاسی دەبینی کە لە معسکەری سەربازیەکە لە بارەگایەک ناکە کە حزبێکی ڕێگا پێدراوی مەدەنیە هەمەرو دەبابەکان و مدەڕعاتەکان دیارە من ناچمە سەرەوە بابەتە بەڵام گرنگ ئیمڕۆ ئێمە لە جاتی ئەوەی کە شوخت لە یەکتر بدەین تەسەوەرەکەم هەنێک کەس ئەوەنە برینی پێوەیە تەسەوەرەکەم با لە تیمانی خۆی بێ
و لەگەڵ ئەوشە با ئەوەندە ئیش لەسەر ناشرینکردنی یەکتر و بەرامبەرەکەین با تۆزە ئیش لەسەر جوانکردنی خۆمان بکەین ئەو ڕۆژەی کە ئەو کەسەی بەکەندامی پەرلەمان بوو سوار تا هەڕەشەکەی بوو و بە خەڵکی و شەر ئارامە ئەو بە ڕێزەی کەیوت من ناوی محافظ دەجیبە لە گرفانە ئەو وای لەو شارە کرد کاکە ئەمە وای لەو شارە کرد براکەم ئەوە واتەوە بەڵگەکەی خەمە ڕوو بۆی کە خەڵکی کوردستان ئاگدار بێ ئەوە ڕێکەوتنی مەحزەری ئیجتیماعی تەقاسیمی سوڵتەیە لە دیوانی محافظە لە تاریخی 2019 ئەمە یەکە ڕاکان سعید دەهێڵێتەوە لە خاڵی یەکەم من هێشتمەتەوە آخر بەو شێوەیە ئەوە دیکۆمنتە کاکە ناوکەت پێ بڵێم کێیە بەڕێز بەداخەوەێ وا بڵێن ئیعلامە شتی ناوەتی بەڵام برینمان قورسە کاگوران هاتە سەر قسە ئێمەی کەرکووکی بریندارین بۆ وازین لە دووربوونی شارەکە خۆشە خوشک و کەس و کارەکەمان لە شارەکە نییە عەرزی قەبری باپیرەمان لە شارەکە نییە ملک و ناستانمان لەوێ نیە ئەو بەوەی کە ئێمە دێڵێن بۆ ناڵین هێزێکی نافەرمی سەربازی ئەسکەتارێت هاتە سەر شارێکی هەڵبژێدرا و کاکەوە ئێوە جارێک ئەوە ناوەکەیتی کاکەف ببورە جارێک گەڵێن داگیر کراوە هیچ ڕێکەوتنێکش نەکراوە کاکە بە ڕسمی جواماندادە کاکە هیچ ڕێکەوتنێک نەدراوە هیچ ڕێکەوتنێک کەس نەکراوە ئێوە ڕێکەوتنە ساڵی 75 ڕێکەوتین نوسکەمە بە شەڕ شەلو نێناوە داگیر کراوە بڵێ داگیر کراوە بڵێ محافظەکەیشی بە زۆر هاتووە بە ئیدارێکی عسکەری سەرباسی هاتە سەر و شارە بەڵێ کابراایکی هیچ ڕێکەوتنێکش ناکرێەوە هیچ ڕێکەوتنش ناکرێت لەگەڵیان ئێوە جارێک گەڵێن داگیر کراوە جارێک ئێوە ئەڵێن بە سەربەرزی چوینێتەوە جارێکمان هێنا جارێک ئەڵێن بە سەربەرزیە گەڕێنەوە ینی کامەیانە کەی ئەگەڕێنەوە کەی جێ هێڵن یەکش ئەمە کاک زانە یەکش بە جبرایی عەزیزم بڵێم مەسەلەی تێڕوانین ئەگەر ئەوەی وا جەنابڵێ ڕێ بکەوتینایە لەسەر کەرکووک ساڵی 75 ڕێکەوتین باشە ڕێکەوتین نە بارزانی دەبوو بە قوربانی ئەو خاکەنە ئەو شۆڕشە گەورە عەزیمەی یەک پارچەی کورد بەو شێوەیە نوسکۆی بەسەر هات ئەگەر ڕێک بکەوتینایە ئەوە ئێمە ڕێک نەکەوتین ئەوە ڕێکەوتنەکە کراوە کاکی من ئەوە تا لە بەردەستمە کاک زانە ئەمە بەڵگەیە ئەمە دیکۆمنتێکی ڕسمی ناو ئەنجومەنی پارێزگای ئەمە ئەمێنێتەوە وەکو چۆن ئەمە شەمێنێتەوە من هەموو شەکان وەک خۆیڵێن چۆن ئەم بەڵگانی تری شەمێنێتەوە لە بەردەستی باشە کاکاوە بورهانیش ئەمە بەڵگەیە با من تەواویکەم کا یەک دەخە با تەواویکەم ئەمە جوابدانەوە بوو ئەمە جوابدانەوە بوو بەڵام ئێستا من بە کاک بورهان ئەڵێم کاک بورهان تۆ لە شارەکەی ئەرکی تۆ وەکو ئەڵەی مامەتەوە ئێوە قرار بووە لە شارەکە بمێننەوە ئەوە تێڕوانینی تۆیە ئێمە دەڵێن ناتوانین بەرامبەر بەو زوڵمە خۆ بچەمێنین ئێمە ڕوح و ناخمان و خەڵکمان لە کەرکووکە بەڵگە بۆەوە کە لە ناو کەرکووکین و بەسەر بەرزی لە ناو کەرکووکە کە ئەمڕۆ خەڵکی کەرکووک متمانەی داوە بە کاندیدی پارتیای کوردستان باش ئەگەر ڕێمۆلات باوەلای کاربورهان بابەتێکی گرنگی هەمەلایەنە بێت لە جاتی ئەوە شوخت با یەکتر نەدەین تەسەوڕ باش زۆر باش کاک بورهان باش خود لێ هەر بەڵگەیەکی ڕێکەوتنیشیە بابی خاتە ڕوو کاک زانە باشە لە کەس نەکەین بۆ خەڵکی کوردستان دەبینێ باشە هەر ڕێکەوتنێکە بابی خاتە ڕوو باش نیشێتی با تواونە بە باش تۆزێک بە ئارامی بۆچی کاک بورهان بۆچی تا ئێستا پارێزگارەکە عەرەبە و ئێوە لە ناو خۆتان ڕێک نەکەوتن کە پارێزگارێکی کوردە ڕێکەوتون کاک زانە ڕێکەوتن برا ڕێکەوتە پێویست بۆ هەموو هەڵسوڕەکان بەردەوام بێ ئەوە ڕێکەوتووە واقعی تر کە باز لە شتی واقعی کرد پێویست ناکات زۆر کاکەم بەڵگەم سەر و کاکە یەک بەڵگەم بۆ با جۆمان لێکتر بێ کاکەوە با جۆمان لێکتر بێ با جۆمان لێکتر من کاتە دەمەوە بە تۆ من کاتە دەمەوە بە تۆ ئارام قسەکانی ئارام بە کاکبورهانی قسە بکە باش کاک بورهان ئارام بە یەک بەڵگەم بۆ بەڵگە دوایش بەڵگە بیخەڕوو کاتم پێدا بەڵگە دوای دەقەوس بۆ تۆ بەس لێم گەڵ با قسەکەم باش بێڵێ بالێک تێ بگەین بەڵێ کاکە جا من یەک شتێکت پێڵم تۆ قەناعەتت وایە کە ئەم شارە جێ بێڵیت ئەوە سەربەرزیە من قەناعەتم وایە لەم شارە بمێنمەوە تەسلیمی دژمنانی نەکەم بەتاڵی نەکەمەوە لە کورد ئەوە سەربەرزیە بۆ من ئێمە دەریان کردی تۆش بۆت نییە بە من بڵێ ئەوە سەرشۆڕیەکە بەو شێوەی لە ناو شاری کەرکووک کابینێتە باشە ئێستا گەر کورد لە کەرکووک نەمایە کە تۆ زۆر شانازی بەواکەی کە نوێنەرەکەتان زۆرترین دەنگی هێنا لە کەرکووکە ئەگەر کورد لە ناو ئەم شارەیە نەمایە نوێنەرەکەی توی توانی دەنگ بێنێت نوێنەرەکانی تریشمانیان توانی دەنگ بێنن نەخێر ناتوانی دەنگ بێنن دوایش بۆچی بۆ بەخا بڕۆن زۆر تەبیعیە زۆر ئاساییە ڕووبکەنە بەخا و هەوڵدەن بۆ بەخا زۆر ئاساییە بەڵام کە ئەگاتە ڕاست کەرکووک خۆ چەماندن و ئەم دەسەواژانە بەکارگێنن برای عەزیزم
ئەوەی تۆ لە کەرکووکە بە سازشی دانەی من بۆی دانم من بە شێوەیە سێکی دانم کە خۆڕاگری ئەمە من بۆ ئیمتیاز نەبێنمەوە لەم شارە وەکو چقلی چاوی دوژمنانی کورد لەم شارەدا بمێنمەوە ژیگەیەکی ئارام بۆ خەڵکی شارەکەی خۆم دەستەبەر کۆنفەرام کەم بۆی جارێکی تر ئاوارە نەبنەوە و ئەمەش معنای ئەوە نییە ڕازی بوون بە واقعی ئێستا هەیە ئەگەر بگەڕێمە بۆ پرسیارەکەی کاکزانە بەڵێ پێشتر خۆی ئەمە بگەڕێەوە ئەرشیف و تەلەڤیزۆن و ڕۆژنامە و لێدوانەکانی چەندین بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستانیش باسییان لەوە کردووە کە ئێمە لەسەر ئەو کاندیدەیان ڕازی نین یعنی کەواتە هەوڵێکە بووە کەواتە ئیمکانیاتی هەبووە کەواتە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو وەختە کە هێشتا دەکار نەخرابوو ئەیانتوانی مەعادەلەکە بگۆڕن بەڵام بەداخەوە ڕێگەیان پێدەدرا ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبێتەوە کە کورد تایدا و پارێزگارێک دەن چێ ڕێگەی نەدا کاک بورهان کاکە گیانەوە خۆ سراعەکەوا بوو یعنی وەکو چۆن ئێستا ئەوەی لە پرسی سەرۆکۆمارە ئەیبینین کە باسی لەوا کات پێتەڵێ ئەڵێ من ئۆکەی ئەو پۆستە بۆ تۆیە بەڵام من ئەو کاندیدەم ناوێ دایمەن سەرەتا باسی لە ئەوەیە کرد کە استیحقاقی خۆیانە پارتی ویست ئەو پۆستە بۆ من بێت دواتر ئەیانویست کاندیدێک دابدرێ کە خواستی ئەوانی لەسەر بێ بۆ نمونە ئەوان کاتی خۆی لاریان هەبوو لە کاندیدەکەی ئێمە تێبینیان هەبوو لەسەری ئەیانویست بەو پاساوە یعنی من ئەمە بۆچێنمە وەکو بەڵگەی ئەوەی کە بڵێ لەو کاتەدا ئیمکان هەبوو لە توانای کووردا بوو ئەو معادلێ کاک بورهان تۆ یەک پرسیاری بچ یەک قوسی تۆ لە کاک من ببورن کاک بورهان تۆ لە بەرهەم ساڵ ڕازیت پرسیارە تۆ بەتخوار وجدان بۆم باسکە تۆ خۆی ڕازی لە کەرکووکی دەبڵ جواب بدەرەوە کاک بورهان ڕازیت کاکە من پێتەڵێم پێتەڵم بەهۆی ئەو سیاسەتە سەقەتەی خۆمانەوەڵا ئەوەندە ناڕاستی نەدۆخەی ئەوەندە پێویستی بە گۆڕینە ئەوەندە هەوڵیشی بۆ درێ و ئەوەندەش هەوڵ ماوە بدرێ بەڵام بەو شێوازەی ئێوە تەعاملی لەگەڵا بکەن بەو شێوازە مانەوەی ئێوە چی بە کەرکووک بەخشیوە کاک بورهان مانەوەی ئێوە چی بە کەرکووک بەخشیوە ئێمە وتمان ئەمە بە تەبایی ئەمە مانەوەی ئێوە چی بە کەرکووک بەخشیوە زانێکی قوڵی ئەم میلەتەیە مانەوەی ئێمە لە کەرکووک زۆر شتی چارەسەر کردووە بەڵێ ڕەنگە هەموو شتێکی نەکرد بێ بەڵام ئەگەر هێزێکی وەگەچێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووک نەبووایە ئێستا دۆخەکە بەم شێوەیە نابوو عەزیزم خۆ چاکەزانی آخر تۆزێ خۆ هەنیەشت هەیە بە وجدانەوە باسی کەین ئەگەر حیزبی کوردی نەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر حیزبەکان تریش لێرە نەبووە هەر کەس بە پێی خۆی بە پێی مەقامی خۆی کاریگەری هەیە لەمانەوە لە ناو شاری کەرکووکە خۆ وەکووتمان خۆ مەرج نییە لا تۆ هێزت بەدەست بێ و ئەنجا بتوانی خەبات بکەی خەباتی ڕاستەقینە ئەوەیە کە تۆ ئێوە ئێستا ئەتوانن دەسەڵات و پاوەرەشت لانێ بەڵام ئەتوانن ئاهەنگی نەورۆزکەن لەو شارەتوان ئاهەنگی بەڵێ ئەتوانین ئاهەنگی نەورۆزکەین و دوو ڕۆژ تریش ئەیبینی ئاهەنگەکرێت باش زۆر باش و هەموو ساڵێکیش کراوە خۆتان چاکەزانن کاکاوە ئێوە بۆچی هاوهەنگ نابن کە پەرلەمانتارتان دەرکووکێک گوشە بە کاک بورهان توای یارمەدەم یارمەتیمان دەبێت کاک بورهان لە ئێدای سەرۆکۆمەر ڕازیە بەس یەک پرسایی لێکم بەس جوام بدە ئایان نا یەک و دووش لە چی ڕازیە باشە ئەمە پەیوەندی بە بەس وەک کەرکووکی وەکو هین باشە کاک بورهان جوابی بەرەوە ئێستا کاکاوە مزیعە باشە خاینانە خۆشە کورە بەڵێ من ڕێگام دەقسە بکەم ئێمە ئەگەر بین هەر کەسێتر بە ئەدای سەرۆکی کۆچکردومان هەڤاڵمام جەلال بەراورد بکەین بازمام جەلال تکاکەم بەڕێزیان بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆریشی کردووە زۆر ئیشی کردووە زۆر کاری کردووە زۆر کاگوران یەکیشی نەکرد ڕەنگە لە ڕۆژانە ئیعلامە وەکو پێویست ماقولە لە 4 ساڵی ڕابردوو کرد بەڵام زۆربەی ئیشەکانی کردووە بەڵێ باش بەڕێزە لە 4 ساڵی ڕابردوو بۆ یەک جار هاتە شاری کەرکووک من کەرکووکی وازە کادر بێنە ئەوە ئەمە کەرکووکی حەزبایەتی دایم
خاڵی دووەمانێ مە کوردایەتی پێش هەموو شتێک ئەمە کەرکووکیەکان و من تۆ چاکێک چەند جارش مقابلەمان کردووە ئەوە سەر دە ساڵە کەرکووکی نەدیوە بەڵام بای من باسی واکەم بەڕێزەکەم سەرۆکۆماری وڵاتەکەم کە ناتوانێت تا شارەکەم بێ ئەوە لێ گەڕ ئەوە لێ گەڕێ با کاکزانە پرسیارەکەی بکات پرسیارەکەی من بۆ تۆ کاکاوە بەڵام هەنێ ئیشەیە خۆ بۆ ئەو سەرۆکۆماری عێراق لە هەر شارێ بڕوات زۆر زۆر ئاساییە بوو وەفای بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەوەیە گرنگ لەوەیە کەچی کردووە کاک بورهان وەفای بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووی سەر بۆ تۆ لەو زەدە لەگەڕ کاکاوە پرسیارەکە سەکردنی بەردەوام پەیام موهیمە کاکاوە وەفای بۆ یەکێتی نەبوو کاکاوە ئەو وەکەوەی باسی کرد یاریەکە لە دەستی یەکێتی و پارتیانە ئێوەی پارتی ئەو وا باسەکە کە دەستێکی قلیمی هەیە بۆ منە تورکیا جوڵە بە پارتیەکە ئەوێ کەرکووک وەڵامی بەڕێزی بە تورکیا گوتان تورکیا حەقی چیە بەسەرمەوە من تورکیا من توربازە چی لە تورکیاکەم کاکە ئەوە تا نووسراوە کاکزانە عەرەبیەکەشمان شەقوشڕە گلەی مەکە هەر بە دەورێکەکەینەوە باشە أولا أبقى منصب نائب محافظ سيد بناء أول سيد محافظ وكالة سيد أما راكان سعيد بردوام بتاكاتي البجاردن كاكي خو تركيا ما إمزا نكردوا برعمان دامي سركرداتي لجمعاتي شانزي أكتوبر بابكر صديق أحمد أو إمزا يكردوا على باب بردوام به لخالي شوارع مشالي رابعا منصب المعاون مشؤون للخدمات للسيد خباد أسد محمد علي لما كوني كردي بوتشي انا مديريه بلديات بوتشي دوازار كوي كاغوراني لي اما كوي مزاير ريكوتنا زماني باريزغا اما كوي ديك دابني بوتشي لو دكتانا كاكاوا اوي كاغوران الله كداينه كاكا بهادي بيان بهادي كاكا اخي من شلون داينم بهادي كاكا بوتشي بارتي كشايه ولا ويك كانديدك دانك تنانت كانديدك كسي نوسر وشاعر بو كداينن ئەو ئەڵێ سەرەتا تێبینیان لەسەر کاندیدیەکێتیە بووە دوازار کاندیدەکە کراوە بە کەسێکی بێلایەن کەسێکی نووسەر ئەندازیارێکی شارەکە کەرکووکێکی شارەکە بۆچی پارتی لە زمانی پارێزگا ماتەڵەی پێکرد من صلاحەتم نییە وتەبێژی پارتینیم بەڵام لێرە بە جورئەت ئەڵێم ئەوەنە یەقینم بە حیزبەکەم هەیە سبێنێ کەسێکی باشی مخەزەمی کوردێکی کوردپەروەری کە دەستی لە خیاندی 16 ئۆکتۆبەر نەبێ ئێمە ئامادەین وەکو کورد دەوێدانی ئەو شوێنی کورد زۆر باش هەموو لایەکی بزانەوە شوێنی باش کاک بەڵام پێویست ناکات کابراایەکی کە تۆ بێ ئیمڕۆ من بەجەناب دەڵێم بابەتەکە تورکیایە بابەتەکە ئێرانە نەنا ئەوە پێتان دەڵێم بابەتەکانی ناوخۆیی بەشێک لە ناو ئەم حکوومەتە ئیشی بنکۆڵی ئەم حکوومەتاکەن ئەوە تا کادری یەکێتی نیشتیمانی کوردستانە جێگیری سەرۆکی حکوومەتەکە لە خۆیەتی کابینەکە ئەعلام باسەکات بەڵام ئیجازەم بەرێ کاکە ئیجازەم بەرێ کەواتە آخر كاكا أيو حكومتي هرمي كردستانا لنا حكومتك وزارتنا باش كيداري نكرابو ما ناوچ كان دري دار هرمي كردستان ونينا لك زور باشا كاك برهان خبرني شو ربطني كاك برهان والله من كاك برهان وبرادران دائما لسر موضوع رك با من نوروز باشا كاك برهان نوروزي زور باشا كاك برهان ونوروزي كاكاوت كاكا بو سر خسا ونوروزي اشتناي زور باشا كاك برهان دوازار بۆ کەرکووک بۆ خزمەتی کەرکووک خۆمانێکینەوە کاکە خۆمان نەورۆز دەڵێم هەر بە چەقلی چای دوژمنان دێم بۆوە چییە لەکوێوە کاکاوە خوێنمان لە خوێنی ئاگرێمەکەینەوە کاکە لەکوێ وڵاتی خۆمە کاکە قبری باپیرم لە وڵاتی منە بەخێراتی باشە لەکوێکەنەوە لەکوێ بۆ ناچن بێکەوە وەکو کورد هەمووتان لەسەر قەڵای کەرکووک ئاگرێ بکەنەوە بۆ هەمووتان بێکەوە نابنەوە کاندیدتان دەرچۆ لەوێ ئێوە مدیرتان هەیە لەوێ ئەفسەرتان لەوێ تا ئێستا بۆچی ناچن ئێوە لەگەڵ یەکێتیا لەگەڵ گۆڕانە لەگەڵ کۆمەڵ و یەکگرتووە هەموو لایەنەکان ئاگر بکەنەوە کە بە پرسێکی نێتەوەیە بەشدارش دەبین نە ئیجازە لە کەسش وەرەگرین نە پێویستە کەس نامەشمان بۆ بنووسێنە نامە بۆ کەسش نووسین بەشدارش دەبین بەو شێوەیە کە خۆمان دامانەوە زۆر باشە کاک بورهان هەمان دامانی پەرلەمان و هەموو کورد و هەموو خەڵکەکەم کاکاوە کاک بورهان بۆ یەکێتی با نەیکا بەین خۆی لێساوە ئینەوە نییە کاکە ئەوەی 2000 پێش میلادی مەسیحا دەوڵەتی کاکاوت کاکەم بەڵێ کاک بورهان باشە فەرموو کاکە جان وەڵا ئەوەندە قساداتە بەرخسەتێ نەگەشتم لە پرسیارەکەت ببوورە ئەگەر دووبارەیەکەیتەوە چی بکرێت 2000 بۆ کەرکووک بەڵێ دیارە کەرکووک زۆر شتی پێویستە
کەمترین شت قسەیە ئەوێ زۆرترین شت فعلە بۆی بکرێت قسە بە قسە و بە دروشم و بە تەهەجوم بۆ خەڵک و بە هەناردەکردنی کێشە و دۆخە بۆ شارەکە ناکرێت بەڵکو ئەبێ وەکو پرسێکی دێونەتەوەی پرسیەکی استراتیجی کوردستان ئێمە مامەڵە لەگەڵ پرسی کەرکووکا بکەین و پێداچوونەوەیەک بە ئەدای خۆمانە بکەین کە ئێمە لە ڕابردوودا بەرگرا چۆن مامەڵەمان لەگەڵیا کردووە و چۆن ئێمە بتوانین بە یەک ڕیزیەک لەناو هێز و لایەنە سیاسی کوردیەکانە یەک ڕیزیەکی ڕاستەقینە نەک پاشەقول لە یەکگرتن و پلانەوەی برینی شارەکە بەم شێوازە ئێمە بتوانین مامەڵە لەگەڵ دۆخی کەرکووکا بکەین و بە سوودوەرگرتن لە هەڵەکانی ڕابردوومان ئایندەیەکی گەشت بۆ ئەم شارە دەستەبەر بکەین. سپاس بۆ بەڕێز بورهان حاجی سلێمان کادری پێشکەوتوویەکێتی سپاس بۆ بەڕێز کاوە ئەحمەد کادری پێشکەوتووی پارتی سپاس بۆ هەردوو میوانی ئازیزم نێرانی خۆشەویست لەگەڵ هاوکاران بەرنامەی ڕاهەنمان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان مانەتی خوای گەورە.